هەرچەندە ڕێژەی ستانداردی جیهانی بۆ نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان نەگەیشتووە بە ئاستی جیهانی، بەڵام بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە هەر 100,000 کەسێک و 92 کەس تووشی نەخۆشیەکە دەبێت و لە هەرێمی کوردستانی ڕێژەی توشبووان نزیکە لە 5,000 توش بوو. بەڕێوەبەری ئامار لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی دەڵێت ڕێژەی توشبوانی شێرپەنجە لە ئافرەتاندا زیاترە وەکو لە پیاواندا و لە 100,000 ئافرەت 104 ئافرەت تووشی نەخۆشیەکە بووە، بەڵام لە پیاواندا 94 کەس تۆمار کراوە. دیاترین جۆری شێرپەنجەش لە ئافرەتاندا شێرپەنجەی مەمکە و لە پیاوانیشدا شێرپەنجەی پرۆستات. بەکۆی گشتی ئەوانی کە تۆمارکەون لە سلێمانیە دانیشتوی سلێمانین کە کاتە تقریبان 114 حاڵەتی توش بوو بۆ هەموو 100,000 هاوڵاتیە کەمەی ئاماری سلێمانیە 98 لەدای حوتەکەمە ئاماری هەموو هەرێمی کوردستانە. طبعا وەکو ئاباژێک وەکو هەموو سنتەرێکی کە لە هەرێمی کوردستانە ژمارەی زۆر هاوڵاتی کە هاوڵاتیان لە ناوڕاست و باشووری عێراق ڕوومان تێکەن بە کۆی بەوانی کە لە سلێمانی و دەرەوەی پارێزگای سلێمانی و هاتوون 2874 نەخۆش تۆمار کراوە. ساڵ 2018 لەمانە 2391 نەخۆشیان لە دانیشتوی پارێزگای سلێمانی. شارەزایانی نەخۆشی شێرپەنجە دەڵێن سەرەکیترین هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکە قەڵەوی و وەرزش نەکردن و خۆراکی لە قوتونرا و جگەرە و مادە کحولیەکانە. پیسبوونی ژینگەش لەو چەند ساڵەی دواییدا بەهۆی زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەوە یەکێکی دیکە بووە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکە. کەمکردنەوەی جگەرەکێشان و خواردنەوە کحولیەکان و هەروەها دوورکەوتنەوە لەو خواردنە مەترسیدارانی کە وەکوتم وەکو حەبە هۆرمۆنیانی کە بەکارێنرێ، هەروەها بەڵێ خواردنی لە قوتونرا و ئەوانەی کە مادەی حافیزەیان تێکرێ بۆ پاراستنیان ئەمانە بن بە هۆکار بۆ توشبوون بە شێرپەنجەی کۆندامی هەرس لەگەڵیشیا زیادبوونی کێژ نەجوڵان و وەرزش نەکردن. ئەمانە هۆکارترین یعنی سەرەکیترین هۆکارەکانن. ئەم هەفتەیە لەلایەن نەخۆشخانەی هیواوە وەکو هەفتەی بەرەنگاربوونەوە دژی نەخۆشی شێرپەنجە دەستنیشان کراوە. لەو هەفتەیەدا چەندین سیمینار و چالاکی ژینگەیی بەڕێوە دەچێت کە تیایدا ڕێنمایی بە هاوڵاتیان دەدرێت تا ئەو هۆکارانەی دەبنە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هاوڵاتیان لێی دوور بکەونەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.